دوای مشتومڕێکی زۆر لەسەر پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێ 2023 لە ئەنجومەنی وەزیران دوجار لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کرا و دواتر ڕەوانی پەرلەمانی کوردستان کراوە. محەممەد شیع سوودانی دوێنێ لە کۆنفرانسی کە ڕۆژنامەوانیدا کۆمەڵێک خاڵی خسەڕ و گرنگترینەوە خاڵە ڕێککەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بوو. هەر ئەمڕۆ خۆشی هاتۆتە هەرێمی کوردستان کەمێک بەر لە ئێستا گەیشتە هەولێر لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا دواتر کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەبێت. بەڵام سەردانەکەی سوودانی لەم کاتەدا چەندە گرنگە. ئایا سوودانی دەتوانێت ئەو متمانەیە کە لە نێوان هەولێر و بەغدا لە دەسەڵاتەکانی پێشودا نەبووە بە جێبەجێکردنی دەستور بیگەڕێنێتەوە بۆ حکومڕانی لە عێراق بە تایبەتی و هەروە کۆمەڵێک بابەتی دیکەی وردەکاری سەبارەت بە ڕێککەوتنەکان و سەردانەکەی. من قسەی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز خەدر عەلی سادق ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستودیۆ لەگەڵمە. زۆر بەخێر بێت. سەردانی محەممەد شیع سوودانی بۆ هەولێر کۆبوونەوەی لەگەڵ سەرکردە باڵەکانی هەرێمی کوردستان لەم کاتەدا چەندە بە گرنگ دەزان ئایا هیچ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا دەبێت؟ زۆر سپاس. پێشەم شتێک سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و وەفدی یاوەری کە لە کۆمەڵێک وەزیر و مستەشار ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران لەگەریان بێشێک دوای دەست بەکاربوونی بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی دەتوانم برێم ئەو یەکەم هەنگاوە یەکەم سەردانە بۆ هەرێمی کوردستان و پێشتریش بەپێی ئەو ئیتیفاقاتانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە بە تایبەتی لە سەرەتای تەشکیلکردنی حکوومەت کە فترەیەکی زەمانی پێدا تێپەڕ و تاخیر بوو بە بەردەم چەند ئاستەنگێکدا تێپەڕی لە کۆتاییدا کە حکوومەت تەشکیل کرا بەپێی ئەو ئیتیفاقانە کە هەیئەیەک دروستکرا بۆ هەیئەی ئیدارەدانی دەوڵەت لەسەر کۆی ئەو بابەتە سیاسیانەی کە چەندین ساڵە لە دەورێک پەرلەمانیەکانی ڕابردوو یەکلا نەکرابوونەوە کێشیان لەسەر بوو کە کۆمەڵێک مادەی گرنگن بە تایبەتی کە لە دەستوردا دیاری کراوە لە دەستوردا ئاماژەی پێدراوە و بەنسبەت هەرێمی کوردستان کە هەموو ئەو بابەتانە کە یەک لەوانە بابەتی موازنە و بودجەیە بابەتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە مۆزوعی پێشمەرگە و بودجە و ئیمکانیاتی پێشمەرگە و بەشێک لە منزومەی جێشی عێراقی ئیتیفاقی سنجار هەموو ئەوانە بەڕاوێژ و بە ئیتیفاق و قسە لەسەر دەکرێت کە ئەو هەموو یەکە لەو مەرجانەیە کە حکوومەتی لەسەر تشکیلکرایە لە سەرەتای ئیشکردنی بەڕێز سەرۆک وەزیران و تا ئێستاش کە دەبینین بەڕاستی نیەتێکی پاچی لێ دەبینین نیەتی ئیشکردنی لێ دەبینین هەست دەکەین کە بە دوای خەمی مەسەن وڵاتە بە دوای چارەسەرکردنی کێشەکانە چ لە ناو خۆی وڵات و لە هەموو بابەتەکانی ئیدارەدانی دەوڵەت و خزمەتگوزاریەکان لە هەموو بابەتەکان چ لە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەگەر بووری بۆ ئەو سەردانەی بەڕێزیان ئەمن لەو کات و ساتەدا کە بە تایبەتی ڕۆژی یەکشەمە لە وەزارەتی داراییەوە کە پرۆژە یاسای بودجە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا بۆ ڕۆژی دوای ئەنجومەنی وەزیران لە خلالی کەمتر لە 24 کاتژمێر کۆبوونەوەی لەسەر کرد و پەسەندی کرد و ئیحالەی پەرلەمانی کرد. یعنی ئەوە خۆی لە خۆیدا هەست دەکەین یعنی نیەتەکەیە لە بۆ چاکسازی لە بۆ ئیشکردن لە بۆ ئەوەی کە بە زووترین کات موازنە پەسەند بکرێتن. باشە چاڕۆن دەکرێت کەی کۆبوونەوەی پەرلەمان لەسەر پرۆژە یاسای بودجێ 2023 بکرێت هیچ واتەیەک دیاری کراوە تا کۆتایی مانگە دەبێت تا دوێنێ کە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بڕیاری لەسەردا ڕەوانەی پەرلەمان کرا تا ئێستا هیچ وادەیەک دیار نەکراوە چونکە ئەگەر هەر وادەیەک دیار بکرێت نێمە ئەگەدار دەبین بەڵام بێگومان لە داهاتووی زۆر نزیکدا لەو هەفتەیەدا تەسەوەر دەکەم هەرچەندە ئێستا لە ناو کۆمەڵێک پشوو ئەوانە داین لەو هەفتەیە تەسەوەر دەکەم دانیشتنی بکرێت. دوێنێ لە کۆنفرانسەکەیدا ڕایگەیاند کە لێک تێگەیشتنی باش لە نێوان هەولێر و بەغدا هەیە. ئەمڕۆژ کە هاتووەتە هەولێر بڕیارە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆمەڵێک پرسی گرنگ هەیە یەکلای بکاتەوە ئەو بابەتە گرنگانە چین لەسەر چی قسە دەکەن؟ هەر لە سوالی بیدایە لە سوالی هەوڵێن هەندێکشتم باسم کرد کە ئەو کۆی ئەو کێشە و گرفتانەی کە تا ئێستا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند هەیە هەرتەنها مۆزوعەکە موازنە و پەسەندکردنی بودجە نیە بابەتەکە زۆر بابەتی دیکەیە مەسەرەن وەکو باسم کرد یاسای نەفت و غازە کە خۆی ئەو بابەتێکی یەکجار گرنگە و زۆر وەکو دەرێت کێشە و نیقاشی لەسەرە جەدەلی لەسەرە
وەکو باسم کرد کە جێبەجێکردن ئیتفاقی سنجار و هەموو کۆی بابەتەکانی دیکەیە کە ئەوانە دەتوانن بڵێم هەموو قسەیان لەسەر دەکرێت نقاشیان لەسەر دەکرێت بۆ ئەوەی زەمینەیەکی لەبارەی دروست بکرێت هەرچەندە ئەو وەفدەی کە ئێستا هەیە کە هاتوچۆ دەکات بەپێی ئەو دیدارانەی کە کاتی دیدارەکان دیار دەکرێت لە هەرێمی کوردستان ئەو وەفدەی کە دێ لەوێ لەگەر سەرکردایەتی حکوومەتی محەممەد شیع سوودانی دادنیش کۆ دەبێتەوە لەسەر چارەسەرکردن ئەو کێشانە دۆزینەوەی میکانیزمێک بۆ ئەوەی بتوان چۆن چارەسەری بکرێ لێک تێگەیشتنی چاکەیە گەیشتونە ئەنجامی ئەوەی نەتیجەی ئەوەی کە هەموو قەنەعەتێک بۆ هەیە دەبێت دابنیشن دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێ چونکە فترەیەکی زەمەنی ئەوە لە دوای ئازادکردن و نووسینەوەی دەستور تقریبا وەکو دەتوانم بڵێم ئەو نزیکەی ئەوە 20 ساڵێکە حکوومەت لەو قەیرانەدا لەو کێشانەدا ئەوانە دەبیت بێنە جێبەجێکردن دەبیت بێنە چارەسەرکردن نیەتی دیسان دەرێمەوە نیەتی سەرۆکۆزیران بەڕێز محەممەد شیع سوودانیش تا ئەو کاتە کە دەیبینین جیاوازتر بەڕاستی دەتوانە برم جیاوازتر لە سەرۆکۆزیرەکان کە تێڕوانینی چارەسەرکردنەکان باشتر هەیە لەگەڵ دەست بەکاربوونی سوودانی حکوومەتی هەرم گەشتبین بوو بۆی کە بتوانێت ئەو کێشانە لە نێوان هەرێم و بەغداد چارەسەری بکات هەنگاوی کردداری ناوە بە ناردنی وەفدەکانی وەچوونی بەرپرسانی باڵا بۆ چارەسەریم کێشانە بەڵام کێشەی سەرەکی جێبەجێنەکردنی دەستورە ئایا سوودانی دەتوانێت مۆتەکەی حکوومەتەکانی پێشخۆی بشکێنێت و پابەندی دەستور بێت بەرامبەر بە هەرێمی کوردستان مرجەکانی ئەو بابەتە چییە؟ بەڵێ مۆزۆی دەستور ئێمە وەکو سەرکردایەتی وەکو هەرێمی کوردستان وەکو سەرکردایەتی کورد و لە بەشدار بووین لە نووسینەوەی دەستور حکوومەتی عێراق کە پێکات لەسەر ئەو دەستورە نوێی کە زۆرینەی هەرە زۆری گەڵانی عێراق بە هەرێمی کوردستانەوە بە حکوومەتی ناوەندەوە بە کۆی پارێزگاکان تۆ دەنجیان لەسەردا دەنجی زۆرێن لەسەردا و هەمیشە ئێمەش لەوە تاکید دەکەینەوە کە پێویستە دەستوری جێبەجێ بکرێ زەمانەتی مانەوەمان زەمانەتی چارەسەرکردنی هەموو ئەو کۆی ئەو کێشانەی کە ئێستای تێداهین و کە باسی دەکەن و لەو بەرنامەیە کە دەیکێ سوال هەموو ئەوانن کە دەستور جێبەجێ ناکرێت بۆیە کێشەکان هەن ئەمە هەمیشە لەگەڵ جێبەجێکردنی دەستور داین داواش دەکەین کە بەڕگە و بابەتەکانی مادەکانی دەستور بێتە جێبەجێکردن ئەوە نەکرد بۆ لەبەر ئەوەی بۆ گەلی کوردستان ئێمە داوا دەکەین نابە پێچوانەوە بۆ هەموو گەلانی عێراق ضرورە بۆ هەموو گەلی عێراق پێویستە بۆی حکوومەتێکی ئستقرار بی حکوومەتێک بی لەسەر پێی خۆی بۆستی بتوانێت مەهامی خۆی وەکو ئەوەی کە چۆن ئیدارەی دەوڵەت دەداتن لە ناوخۆ لە دەرەوە جێبەجێ بکرێتن بە پێچوانەوە ئەگەر مادە و بەرگەکانی دەستور جێبەجێ نەکرێن وەکو ئێستا دەبینن دائیمەن دەبی وەفد لە ڕێگابی و دابنیشن و چۆن چارەسەر بکەین لە بۆ وەکو دەرێن ناوەرۆکی سوالەکەت بەڕاستی ئەوە سوالێکە یعنی وەکو دەرێت ڕوانینێکی دێ ینی ئینسان ناتوانێت 100% بتوانێت چونکە ڕەنگە هەندێک شت هەیە لەوانەیە محەممەد شیع سوودانیش بەڕێز محەممەد شیع سوودانی لەوانەیە نازان چۆن دەتوانن بەڵام وەکو دەرێن نیەتەکانی وایە چونکە بۆ خۆشمان ئەوە برێن ئەمە هەندێک زەختی مەسەنە وەکو دەری ئەقلیمیش ڕەنگە لە ئارادا هەوێت بڕیارەکانی دادگای باڵای فدراڵی کە دژ بە بڕیارەکانی سوودانیە دژ بە هەرێمی کوردستان زۆر بابەتی کە هەنە کە دەبنە ڕێگر دەبنە وەکو دەری ئەوانە دەبنە ڕێگر چونکە من وەکو دەری ئەگەر نمونەک مەسەرەن دوێنێ مەوزوعی 400 ملیار دینارەکەی موچە خۆران کە پەسەند کرا ئەوە فترەی تقریبا مانگە زیاتر بەر لە ئێستا خۆ لە ئەنجومەنی وەزیران تێکڕای دەنجی لەسەردرا بەڕێز محەممەد سوودانی بەڕێ کرد بەڵام بەهۆکارێکی دیکە دیسان ڕاجیراوە کەواتە ئەو وەختی ڕاجیرا بەڵام ئێستا جارێکی دیکە بناردرا کەواتە هەیە شت هەیە ینی ڕێگری هەیە بەڵام ئینشاءڵڵا بە هەموو لایەک بە تێگەشتنی هەموو لایەک بە جهودی هەموو لایەک بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی و خۆشمان وەکو هەرێمی کوردستان و هیمەتەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان کە دەورێکی باڵان لەو چارەسەرکردنی ئەو کێشانە لە بۆ سازکردنی زەمینەیەک بۆ ئەوەی کەشێک دروست بێ بتوان ئینسان دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ و لێک تێ بکەین باشە هەماهەنگی فراکسیۆنەکانی نێو پەرلەمان چۆنە ئێوە لە نزیکەوە ئاگاداری بۆچوونی لایەنەکانی دیکەن ئەگەر پرۆژه یاسای بودجێ 2023 بگاتە پەرلەمان ئەو هەماهەنگی هەیە کە بتوانێت پەسەند بکرێت ومانە چ کاریگەریەکی دەبێت ئەم کۆبوونەوە سەردانانەکە هەیە لەسەر بابەت ئەگەر تۆزەک واقع بین بیم ینی ئینسان بەڕاشکاوە قسە بکە لە کۆی مەسەلە چارە نووسازەکان مەسەلە نەتەوەیەکان ئەوانەی پەیوەندیان بە خودی بەرژەوەندیەکانی باڵای گەلی کوردستانەوەیە
تا ئێستا نەمبینیەوە مەسەن تەناقزاتێکی بێ جیاوازیەکە بی هەندێک برێن مەڵەخۆڵی پەرلەمان جێ دێرین لەگەر ئەوەنین ڕەنگە تێڕوانینی جیاوازیان هەبێ بەڵام لە نەتیجەدا لە ئەنجامدا لەسەر ئەوە کۆچین کە هەموو ئەوانەی پەیوەندیان بە بەرژەوەندە باڵەکانی گەلی کوردستان هەیە لێک تێگەشتنەکە بەڵام ئەوە بۆ مەفهومەنا بۆ مانایانە هەمومان لا بەعکسەوە لەوانەیە هەندێکان بەڕاستی کە کام نقطە لە بەرژەوەندی کوردە ئەگەر لە بەرژەوەند تاکێکی کوردیش بیتن بەڕاستی دژی وەستنە هیچیان پێ نەکرێتن ڕەنگە هۆڵی پەرلەمان بەجێ دێرن جاری وایە ڕەنگە دەبنە چاوساخ لە جیاتی خەڵکی دیکە دەچن لە هۆڵی لە دادگا چاوەڕێ دەکەن تانە دەگرن دەبێ ئەو بڕیارەوا دەربکرێت دەبێ ئەو بڕیارەوا ینی وەکو دەبنە ڕاوێژکار و دەبنە وەچیلی هەندێک خەڵک بۆ تانەدەن حکومەتی کوردستان و لە بەڵێ بەڕێز خەدر عەلی سادق ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێزتان زۆر سپاس.